کوردانی تاراوگە نمونەیەکی گەشی دینداری و چاکەخوازین لە ئەوروپادا. کوردانی بەریتانیا هاوشێوەی موسڵمانانی جیهان شەوانی قەدر زیندوو ڕادەگرن. شەوی 27 ڕەمەزانیش تا بەرەبەیان بە کۆمەڵ لە مزگەوتەکاندا مانەوە. ئێمەش وەکو موسڵمانانی جیهان ئەم شەوی قەدر بەرز ڕاگرین و ئەلحەمدوللا لێرە لە شاری نیوپۆرت خەڵکێکی زۆر ئامادەی هەبوو کە ئەم شەو بەشدار بێت لە شەوی قەدرا و بەڕاستی کاتێکی خۆش و جێوێکی ئیمانی بوو بە تایبەتی بۆ گەنجێکی زۆری تیابوو کە ساڵانی ڕابردوو ئێمە ئەم شوێنەمان نەبوو بەڕاستی چەند جێگایەکی بچووکە بەڵام سواز بۆ خوا و دەرفەتە هەبوو کە بتوانین لەم جێگا ئەم شەو کۆ ببینەوە و کاتێکی خۆش بەسەر بەرین و عیبادەت و نوێژ و تاعاتی تا ئەنجامین. سواز بۆ خوا لەگەڵەوەیش کە ئێمە لە وڵاتی غەریبین بەڵام ئەمە هیچ ڕێگر نەبووە لەوەی کە کۆبوونەوەیەکی وا شەوێکی پیرۆزی وەکو شەوی قەدر بەرز ڕابگرین. ئێمەش وەکو تەواوی خەڵکی کوردستان و مسلمانان و تەواوی کوردانی بەریتانیا توانیمانە لێرە کۆ ببینەوە. جیاوازیەکی وای نییە لە ڕاستیا خەڵک لێرە گەرم و گورترە و سپاس بۆ خوای گەورە خەڵک ئامادەی زۆری هەیە و گەنجێکی زۆریش لێرە ئامادەیە کە هەموو کاتێک لە مزگەوت کاتەکانی بەسەربا لەگەڵ ئەوەش کە هەموو کەس مشغوڵی ئیشوکار و ژیانی ڕۆژانەی خۆیەتی بەڵام هەموو ئەوانش ڕێگر نەبوون لە بەردەم ئەوەی کە خەڵک بمێنێتەوە ئەم شەو بە بەرز و پیرۆز ڕابگرێت. لە شاری نیوپۆرتی بەریتانیا ئەم ساڵ جیاواز لە ساڵانی پێشوو ڕەوەندی کوردی شوێنێکیان کردووە بە مزگەوتێکی خنجیلانە و تایبەت بە خۆیان. تێیدا موسڵمانانی هەر چوار پارچەی کوردستان کۆ دەبنەوە و مامۆستاکان بە کوردی وتار دەخوێننەوە. نیشانەکانی ترێ ئەوەیە شێوێکی ئارامە بەپێی کەشوهەوا بەپێی ژینگە. بە سوپاسی خوای گەورەکەین کە ئەم دەرفەتەی بە ئێمە بەخشیوە توانیمانە ئەلحەمدوللا لە مزگەوتا کۆ بینەوە کۆمەڵێ گەنجی جوان کۆمەڵێ خەڵکی باش ئەلحەمدوللا و کۆمەڵێ مسلمانی ئەلحەمدوللا ڕێک و پێک لێرە توانیمانە ئەم مزگەوتە ئاوەدان کەینەوە و چەند مزگەوتێکی تریش سوپاس بخوا کە لە ساڵانی ڕابردووشەوە ئێمە هەر بەردەوام بووین بەڵام نەک وەکو ئەم ساڵ لەم مزگەوتەی خۆمانە کە مزگەوتێکی کوردیە و ئەلحەمدوللا مامۆستاکان بە کوردی وتار بۆ گەنجەکان ئەدەن و ئەلحەمدوللا کۆمەڵێ دەموچاوی جوان و پاک و ڕێک و پێک ئەبینین. موسڵمانانی بەریتانیا لە زۆرینەی شارەکانی ئەو وڵاتە مزگەوتیان دروست کردووە و جگە لە نوێژ و پەرستشەکان وەکو ناوەندێک بۆ کۆبوونەوە و تێکەڵبوون و هێشتنەوەی بەها کۆمەڵایەتیەکانیش سوودی لێ دەبینن. تابەن ئینسانی ئیماندار سانێک کە بە ڕۆژوو بووە